ژیانی مرۆڤ بریتە لە چەندین ڕووداوی نەخوازراوە چه خۆشی بێت چ ناخۆشی بێت بەڵام گرنگە مرۆڤ چۆن بتوانێت و بە دڵدەرونێکی ئارامە و بە دڵێکی تۆکمەوە ئامادەی تێدا بێت بۆ هەموو ئەو ڕووداوانەی کە دێتە پێشەوە لە ژیاندا گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا توانە عەبدولکەریم ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی زیاتر باز لەوە دەکەین کە مرۆڤ چی بکات تاوەکو ئامادەی تێدا بێت بۆ هۆی ئەو ڕووداوانەی کە دێنە نێو ژیانیەوە مامۆستا گیان زۆر بەخێر بێت سپاس بۆم دەرفەتخوا بخێر بێت مامۆستا دەزانین کە ژیانی مرۆڤ بۆ شێوازە دروستکراوە خۆی باڵادەست ژیانی مرۆڤی بۆ شێوازە دروست کردووە کە پێویستە تەنگەشە ناڕەحەتی ئەنی ئەو قەدرانی کە بەسەرماندا بێن لە ژیانمادا ڕوو بدەن گرنگە بزانین کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە قەدرانە یاخود ئەم جۆرە ڕووداوانەی کە لە ژیانماندا دێتە پێشەوە ئەنجامی بدەین. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم پێشەوەی بچینە بابەتەکە سەرخۆشی خۆمان ڕاگەیەنین بۆ بنەماڵی حاجی مزەفەر و گشتخانەوادەکەیان کە بەڕاستی کارەساتێکی زۆر ناخۆشیان لێ ڕوویە جێگەیان باش بین دەوان پێم خۆش و پێشێکی باسکەم لەسەرەوەی کە ئەو بنەماڵێکی زۆر ناودار و کەسایەتێکی گرنگی ئەو دەڤەرن داوای لێخۆشبوون بۆ مردەکانیانەکەین و سەبووری بۆ کەسوکاریان و چاکبوونەوەی بینانەکانیان بۆ سپاس بۆ ئەوەش بۆ ئەم تەوەری کە هەڵتان بژاردووە لەگەڵ مندا وەکو جەناب ئەوەڵجار باست کرد لە پێشەکەکەیە مرۆڤ کاینێکە کە دروست ئەبێ لە سەرەتای دروستبوونیەوە تا کۆتایی مردنی بە چەند ئاقارێکە ئاڕوا لە ژیانە هۆشتی بەسەر بێ و معڕەزە بۆ هەموو کارەساتێک چ سروشتی چ دەستی چ ئەوەی کە خۆی بێوێ چ ئەوەی کە خۆی نەیەوێ بەڵێ پێویستەکە مرۆڤ هەموو ئیستعدادێک وەرگێ بە پێی ئەو زەمانە و زۆرۆفە و کاتی کەتیایەتی زۆر باشە ئەو ناڕەحەتیانی کە دێنە پێشەوە گرنگە موسڵمان کەسێک چۆن بتوانێت لەگەڵی ڕابێت ینی وا بیر بکاتەوە کە ئەمە خۆی باڵادەست ئەمەی بۆ نردوانی ئارامی لەگەڵ خۆیدا لەگەڵ دڵ دەرونی خۆیدا بگونجێنیت مامۆسای بەڕێز ئێمە بەگشتی باسی ئەو بکەین جارێ لە تەورەکە لە تەوری ئیمانداری بچینە دەرەوە بۆ تەوری مرۆڤ مرۆڤ لە گۆی زەویە لەم سەری شەرق تا ئەو سەری غەرب باکوور و باشووری هەموو معڕەزن بۆ کارەساتەکان جاری وایە سروشتین لە زەمین لەرزەیەکەوە لە بوونی لافا و فەیضاناتێکەوە لەو ڕەشەبانی کە لە کالیفۆرنیا وڵاتانی ئەمریکای بینی دنیا وێرانەکە یان لە داعم و حادیسەی سیارە و وەرگەڕانی قیتار و تایارە و ئەمانە ئەمە مرۆڤی ئیماندار و غێر ئیماندار ئەگرێتەوە بەڵام ئایا مرۆڤی ئیماندار چۆن ڕاهێنراوە کە مامەڵە بکات لەگەڵ ئەم کارەساتەیە و مرۆڤی غێری ئیماندار چۆن مامەڵاکە لەگەڵ ئەم کارەساتە هەندێکی ئیماندار نییە بەڵام خولقەت و سروشتێکی خۆی وایە لەگەڵ ڕووداوەکان ناڕایە ئیت تۆ ناوێنەی دڵڕقی یان ناوی ئەنەی تەنمیزاتی خۆی کردووە یان تەرقیە کراوە و تەنمە کراوە لەسەر ئەوەی کە ڕووداوی پێش خۆی بۆی باس کراوە ئەمانە کەمن ئەوانەی لە دنیاە بەرگەی خەم و پەژارە و ناڕەحەتیەکان نەگرن تەنها ئیماندارانن چونکە ئیماندار فێری سەبر و ئارامەگرێت ئیماندار فێری ئەوە کراوە کە ئەم قەدەر و ناڕەحەتیانی کە بەسەریایە لەلای کەسێکەوەیە کە خۆی دروستی کردووە کە خالقەکەیەتی بۆیە بەرنامەیەکی بۆ دانێ لەگەڵ بەرنامەکەیە خۆی بەو ئاەت و فەرمودانەی پێغەمبەر و قورئان کە خوای گەورە باز لەنەوە زیاد لەنەوە جار باسی سابرینەکە ئارامگرەکانەکە و کەسایەتەکان کە لە دەوروبەرەتی بەما خۆی ئارامەکاتەوە و ئەزانە چۆن مامەڵە بکە ئەم مامەڵانەش لە کارەساتێک و بۆ کارەساتێکی فەرقەکە هەیە کەسێکی بەتەمەنی لێ ئەمرێ فەرقی هەیە لەگەڵەوەی کە کەسێکی مناڵی لێ ئەمرێ یان گەنجێکی لێ ئەمرێ هەیە تەنها ڕۆحی لێ ئەڕوا هەیە ماڵ و ڕۆحیشی لێ ئەڕوا هەیە تەنها ماڵی لێ ئەڕوا ڕۆحی لێ ناڕۆ یعنی کارەساتەکان پلەیانەیە جۆریانەیە بەو شێوازە ئەبێ مامەڵە بکەی کە ڕوئەیە مامۆستا دەکرێت مرۆڤ ئامادەکاری هەبێت بۆ ڕووداوانی دێنە بەردەمی بۆ نمونە لەوانەیە کەسانێکە بن بەردەوام لە خۆشییا بن لە سەعادەتا بن لە بەختەورییا بن ینی گرنگە کە ئامادەیەکیشی تێدا بێت بەردەوام لە ناخی خۆیدا وا دابنێت کە خۆی گەور لەوانەیە قەدرێکی بۆ بێنێتە پێش لەوانێ شتێکی بۆ بێنێتە پێش ئەو ئامادەکاری وا دەکات کە دواتر ئەگەر ئەو ڕووداوی بواتە پێشەوە بتوانێت تەقەبولی بکە بتوانێت وەری بگرێت
وڵی پرسیارێکی زۆر جوانە من ئەمێ شتێک بە برای خۆم بڵێم پێغەمبەری نازدار لە فەرمایشتێک ئافەرمی مناڵەکانتان بەناس پەروەردە مەکەن چکە نیعمەتەکانی خوا تا سەر نین ینی پێویستە تۆ فێریانکەی من بۆ خۆم لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانە زۆر جاشتم وتووە یان جاری وایە ئەو کەسانی کە ئەیانەوێت زەواجکەن چ کوڕ چژن بێنن کچکە بێ شو بکە زۆر جا قسەم لەگەڵا کردوتمە سێ هۆکار هەیە ئەگە بتانێ ژیانتان سەرکەوتوو بێ ئەم سێ هۆکارە جێبەجێ بکەن لە حیاتی خۆتانە من باسی یەک دانایانەکەم لێرە پێم وتون خەونی پەمەی ئەحلامی وەردی فڕێن واز مەکە کە تۆ کوڕێکی ژنیێنی تر ئەم ژناوێ مەلایکەیە بۆ تۆ هیچ شتێ لە تۆیان ڕوونایە بۆڵە بۆڵ نییە بۆتە بێتە فریشتەیەک لە ئاسمانە نە بۆ ئەوەی پێش ئەوەی کە بیگوازیتەوە ئیفترازاتی یان ئەگەراتی چی دانێ سەعب دانێ تووشی هەڵا ئەبن یان یەکێ لە خزمەکانی ئەو قسە بەرامبەر منەکە یان کۆمەڵێک پێشبینی خۆت ڕووداوی ناخۆش بکە کێشەڵا ڕوونایە بۆی ئەگەر ڕوویە تووشی شۆکت نەکە ئەمە یەک و ئەگەر ڕۆژیدا یەکسەر بتوانی مامەڵی لەگەڵا بکەیت و حلولی بۆ بدۆزیتەوە ئەو بەشێکی تری تا ئێستا نەگەشتێتە ئەو پلە زۆر مەبان هەندێک کەس کازانەیە خی گەورە ماڵ و سەرۆت و سامان و سیارە و قەسر و قوسوری پێداوە یان پلۆپۆسی پێداوە ئەمە تاسەرە مرۆڤ جاری واشتی بیرێچێتەوە نازان لێکوا خۆی دۆزێت وازانەیە بەردەوامە بووی بە زوانیە لە مێژوو ئاشتمان زۆر بینیوە باسی قاڕون و هامان و فرعون وانە لە ئێستا شاشتە بینین مەسوولێکی گەورەی لە ئاستێکی بەرزە لە پڕە و نازانێ بتە کەسایەتێکی بەسی لەو بازارە کەس حسابی بۆ ناکە یان کەسەیەک دیوە ئەو پەڕی سەرمایه‌دار و دەوڵەمەند و زەخم لە مەسائیلی اقتصادە لە پەڕی فلازیانەیەک ئەبێ خەڵک خێری بۆ کۆکاتەوە ئەبێ ئینسانی عاقڵ بتوانێت ئیداری ژیانی خۆی کە بۆیە لە اقتصادا شتێکمانەیە ئەڵێ ئەمە وەکو مەسەلەن زەرمەندی اقتصادیوانە ئیدارەکردنی خۆت کە بەشێکە لەوانە چونکە زەرمەندی لە اقتصادا لە ئابووریە وەکوتێنانی ئابووری ئەمەش بۆ خۆی مصیبەتە هەموو هێلکەکە مەخرە سەبەتەیەکەوە بۆ ئەگەر سەبەتەکە لێکەوت هەموو هێلکەکە نشکێ تەوزیعی هێلکەکان کە بۆ سەبەتەکان بۆی دوانیان لێکەوسیانیان بمێنێ ئابە و شێوە توانی مامەڵە بکەی بەشێکی تری ڕوبەڕووی نەخۆشیەکە بیتەوە ڕوبەڕووی نەخۆشیەکە بیتەوە لای دکتۆرێک تۆ خێرا خۆ تەسلیمی دکتۆرە مەکە دکتۆرێکی ترکە دو دکتۆری ترکە زانیت یەک قساکەن هەمیان ئەو کاتە پێویست بەوەیە کە زانیت جستەی خۆتت پێشکەشی ئەو دکتۆرانە کردو ئەوان ئەزان چی بۆ تۆ بکەن بەڵام ڕۆحیەتی خۆت و ناحیە نەفسیەکەی خۆت بەقوت کە بۆ توانی زاڵی بەسەر لاحیە مادیەکە یان ناحیە جسمیەکە تا بتوانی بەرگەی ئازارەکانی خۆت گری ئەگەر بێت و ئێستا تازەترین توێژینەوە نەک تازەترین توێژینەوە بەڵکو توێژینەوەکی کۆنیشە هەچ کەسێ ناحیەی دەرونی خۆی زاڵ کات کام نەخۆشەی زۆر قورسە ئەتوانێت زاڵی بەسەریە ئەمانە ئیستعدادن بۆ مصیبەتەکان ئەبجا بێنە سەر مصیبەتی مردن لە زمانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کەسێک گاتوتی ئەی پێغەمبەری خوا کەسێک سیانی مردبوو سێ مناڵی مردبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی ئەوی پێهات کە سێ مناڵی بمرێ ئەم سێ مناڵە ئەبن بە پەرژینێک بووی بۆ چوونە باشتی کەسێکی تر فەرمی ئێگەر دوو مناڵ دیارە ئەو دوو مناڵی مردبوو فەرمی دوو مناڵیش جا عولەماکان فەرمیان ئەگەر یەکێک بیوتایە یاگە مناڵێکیش پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بەڵێ مناڵێکیش فەرمایشتی پێغەمبەر وایە ئەگەر تۆ بەمانە خۆت بەهێزکەی ئەگەر کەسێکی ئیماندار بی ئەڵێ ئەو مناڵانە لەسەر دەرگای باشتە ئەوەستن مەلایکەکان پیان ئەڵێن بچنە باشتەوە ئەڵێ ئێمە ناڕێن پێ دایک و باوکمان یعنی مژدەیەک بۆ ئەو کەسانی کە مناڵیان بردووە ئەو مناڵانە لە دەرگای بەهەشتا ناڕۆن بەبێ ئێوە بەڵام بە مەرجی ئەوەی سابر بن و ناشکوی لەسەر نەکەن مامۆستا ینی لەسەر قسەکانی بەڕێستانەوە ینی بەدی کرد کە دەبینین ئاینی پیرۆزی ئیسلام هەر ناڕەحەتیە گەر شتێک بێت چارەسەرێکی بۆ دۆزیوەتەوە ینی دڵخۆشیێکیش پێ بەخشێ لەگەڵەوەی کە تووشی ناڕەحەتیەک دەبیت بە ژیاندا و خی گەورە قەدرێکە بۆ دێنێتە پێشەوە هەمیشە بەردەوام بەلایەکەوە کۆمەڵێک پاداش کۆمەڵێ شتی باش لە ئەوەی کە و قەدرت بەدەست بەسەرداهاتوە پێشکەشە دەکات و ئەمە زۆر جا دەبێتە مایەوەی کە ئەو کەسە سەبووری بۆ بێتەوە بیر بکاتەوە کە خی باڵادەست بەخشێکی زۆری پێدەبەخشێت وە لە چاو ئەوەی کە هاتوۆتە پێشەوە بۆی پاداشتێکی ئەجگار گەورەی چاوەڕێی دەکات ئێمە وەکو ئیماندار و کەسێکی خوانازیان وەکو کەسێک کە
خۆمان تەسلیمی ذاتی پەروەردگار کردووە ئەدێت چاوەڕێ ئەوەشکەین بە پێی ئیمانەکە و بە پێی مەڕاتیبی تەقواکەی خۆت خوای گەورە تاقیکردنەوەکان قورستتر و سوکتر و قورست ینی بڵین بە پێی مەراحیلەکە مەسەلەن نازدار دەفەرمێ تەمەنای پێغەمبەرایەتی بوون مەکەن چونکە ئەرکێکی قورسە ڕاستە ئەجرێکی قورسیشە چونکە تەحملی ئەو ئەساتانە ناگری دیقەت بە من بە تۆ ئەڵەم پێغەمبەرێکم پێ بڵێ کە بە خۆشی ژیابێ ناڕەحەتی نەبینێ بەتابەتی ئولو العەزمەکان هەر لە نوح عليه السلام إبراهيم موسى عيسى محمد صلى الله عليه وسلم بناراحتي ودرد وآزارهات پێغەمبەری خۆمان درودی خوای لێبێ 40 ساڵ خوا ئامادەیەکا بۆچی بۆ ئەرکێکی زۆر قورسی 23 ساڵی کە پێغەمبەرایەتیە ئەم 40 ساڵە چی بەسەرێنێ پێش هەدایکبوونی ئەوێ باوکی وەفات کرد لە چەند ساڵیە دایکی وەفات کرد نەدایک و باوک زۆر خۆشن بۆ سێبەری ناڵ نایبێت پەروەردەی باپیر نامێنێ مام کەس نییە شیری باتێ مەسەلەنەوە نەس حەلیمەت و سەعدیە بۆ لادیانە ئەو دار بە دەری و دامایی گەورە بوونی ژنێک لە تەمەنی خۆی گەورەترێنێ و تەربەر ئەنواع و ئەشکاڵ تا تۆکمەیەکە بۆ ئیشێکی قورس کە پێغەمبەرایەتی ئەگەر بەم شێوەیە عەفو قسەکەت پێ بڵم ئەگەر بەم شێوەیە بیرکەینەوە یانەوەی یوسف عەلەیهی السەلام کە چەند ساڵ لە زیندان ئامایەوە بە عەبدی چووە زیندان بەو ناڕەحەتی و موسیبەت و ناخۆشیانە کە هاتە دەرەوە بوو بەچی بوو بە سەرکردە و مەریک ئەم کارە ساتانی بەسەر من و تۆ و ئەمسالی من و تۆ یادێ تۆکمە دەکا ئەگەر بەرگەی بگریت و سەبرکەی ئیشێکی تری پێێتە ئەڵێ بزانم ئەم عەبدەم بەرگەی ئەم ناخۆشیانەی گرت ناشکوری ناکا من ئەرکێکی ترم پێێتی ئیتر ئەرکەکە دنیایی بێت یان قیامەتی بێ ئایا ئەتوانێ هەڵیگرێ کە توانی ئەوە فاس برایەوە نەیتوانی ئەوە لەوانەیە خوای گەورە بە چەند شتێکی تر خۆشەکانی باتێ و بەڵام لەو ئاستیاریەوە زۆر جوان ویستم نیجا ئاماژە بۆ بکەم ینی ئەم ڕووداوانە یاخود ڕووداوێکی ناڕەحەت دێت بەسەرماندا تۆکمەی مرۆڤ دروست دەکات زۆر ئەگەر ئینسان من لە زۆر کاتی ترا باسی خۆ بەهێزکردنم کردووە بەخوا ئینسان خۆی بەهێزکا بەخوا بەڵێ چۆن هەکوو ئەو باسیوانەمان کرد ئینسان هێزێک لە خواوە وەرگێ بەو کاتێک کە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا طبعا علەماکان ئەفەرمون عەلا و لەنا دووشتن یەکیان بۆ نەفع یەکیان بۆ قازانجە خوای گەورە فەرمێتی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا عەلەینای نەوتوە لەناکە بۆ نەفع و قازانجە یعنی برای شیرینی خۆم خوا نەخواستە ئەلوێ ئەکەوتیت قاچێکە چکە مادەم لەنایە سوودێکی بۆ تۆ تایە دەعمت کرد سوودێکی بۆ تۆ تایە مناڵەکەت وەفاتی کرد خوا نەخواستە سوودێکی بۆ تۆ تایە ئەمە خۆ بەهێزکردنە بەخوا تۆ خۆت بەهێزەکەیت لەگەڵ ئەوەشە تۆ ئەزانی ئەمانە لە دەستی تۆیانە دەستی قودرەتی قادرایە سابری ئەڵێ خوایە گیان سوودێکی تایە جا ئەدەبی قسەکردن لە کاتی موسیبەتا مهمە وەک چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ موسیبەت لە سەدمەی ئەوەڵایە لەو کاتەیە کە لێت ئەقەومی ئەو کاتە تۆ چی ئەڵێ توش دەی شکرە بەی ئەڵێ سوپاس بۆ تۆ خوایە گیان ئەمە لە سڵاتی کەسانیە توانێت ئەمە زۆر مهمە سەدمەی ئەوەڵ باشە ئەیوب عەلەیهی سەلام چەند ساڵ ئەو نەخۆشەی گرت لە ئاخر لەحظایە سەری ئەدەبی پاڕانەوەی ئەیوب کە فەرمی خوایە گیان کە من نەخۆشم تۆ شفام بە ئەو نە بە ئەدەب و نەخۆشیەکەی و ناڕەحەتەکەی نەخستە خزمەتی خوا کە خوا خۆشی خستووە بەڵام ئەدەبی بەکارێنە بەڵام ڕەحمەت و شفاکەی خستە خزمەتی خوا مامۆستامانە کە باسمان کرد لەوانەیە بۆ کەسانێک من زیاتر ئیمانێک لە دڵیان هەبێت ترسێک لە خوای گەورە لە دڵیانە هەبێت بەڵام ئەو کەسانی کە با بڵین لەوانەیە ئیمانێ بە شواز لە شوازەکان لاواز بێت یان زۆر پابندە بن بە بنەماکانیانی پیرۆزی ئیسلامەوە تا چەند گرنگە کاتێک کە ڕووداوێکی لەم چەشنی کە بەشەی ڕابردوو هاتە پێشەوە ئەو دیمەنانەی کە دیبینێت دڵیان ئێستا کەسانێکی زۆر لە سەرقەبران بەشدارن و ئەو دیمەنانە دەبینن ئەو منداڵانە دەخرێنە نێو گۆڕەکانیانەوە بەداخەوە خۆی گەورە بە بەشتی بەرین شادیان بکەن ئینشاءڵڵا تا چەند گرنگە ئەمانە بکاتە پندێک بۆ خۆی هەم لە ژیانیدا هەم لە ئەو دنیاشیدا بۆ نمونە ببێتە پندێ بۆی کە ئەمە ممکنە بۆ ژیانی ئەویش بەم شێوازە بۆی ئامادەیی تیا بێت بۆی کە بە شێوازە لە شازەکان بڵین بشگەڕێتەوە بۆ
بنەما جوانەکانی ینی پیرۆزی ئیسلامەوە پابند بێت تاوەکو ئەگەر ڕووداوێکی لەم چەشنەی هاتە پێشەوە بتوانێت بە تۆکمەی وەری بگرێت. مامۆسای عزیز ئێمە ڕۆژانە خۆی گەورە کە شتمان پیشانەیە بۆ ئیماندار و غیرە ئیماندار بۆ ئەوانە ئیمانیان لاوازە و یان ئیمانیان لاوازێ بە ئەوەشیان بڵێن یان بۆ کەسێک کە شارەزانیە بەم ئاەت و فەرمودانەی خۆ پێغەمبەر و قەولی عولەماکان و پیاوچاکان ئەو کەسانەی کە کەمێ دوورن لەم بابەتانەوە ئەمە وایان لێ کات ئەبێ هەوڵێ بن نزیکیان کاتەوە مەسەلەن دەسەڵاتی یەک لە حەزەیە کە تۆ ئاگا لە شتێک نییە لە یەک لە حەزەیە بۆی غازێکەوەی کە هزار کەس غازی هەیە میلیۆنان کەس غازی هەیە بۆ ئەمان وای لێ ئەبێ بزانین ئەمە ئاگادارمانەکاتەوە هەمومان معڕەزین بۆی شتێکمان بەسەر بێ ئەمە لێرا باسی ئەوواکەین ئەبێ ئەو کەسانە من تەمەنای ئەوە ناکەم جارێکەممان بەسەر بێتەوە وەس بەسەری چ خانەوە دێ بێتەوە بەڵام پێویستە ئینسان ئیستعداد وەرگێت استعداد وەرگێت كيف نتعامل مع شلون بسمانێکی سادە قسەکەین چۆن مامەڵە بکەین لەگەڵ ڕووداوە ناخۆشەکانە ئەبێ کەسێک کە بیەوێ سەرکەوتوو بێ و کەسێک کە بیوێت تۆکمە بێ پێش وەخت بزانێت کەم کەسە ئەم ڕووداوی بەسەرایە سەسە من و تۆ لێرەین من دام ناوە تا ئێمە ئێرە شتێکم بەسەر بێت بۆی کە بەسەرما تووشی شۆگنم و ئفترازاتیش دانی ئەگەر تووشت بوو چی بکەی باش ئەمەیتر بۆ هەموو مرۆڤێکە مەسەلەن من سارێگە کرد جەنابەت خانوێگە کرد کەسێک تر کۆمپیوتەرێک کرد نابێت بەس بە خۆشیەکانی بینی ئەبێ بڵێ کە من سیارەکەم کڕیەوە معڕەزم بۆچی بۆ دەعم تۆ خانوێکە دێ معڕەزە بۆ تەقین کەسێک معڕەزە بۆ کۆمپیوتەرەکەی بسووتێ موبایلەکەی بسووتێ چەند گرانیش بێ ئەمە بخاتە مێشکی خۆی بۆی ئەگەر وای لێ هات ناڕەحەتی توش نەبێ یان مناڵێکی هەیە لە دایکە بێت وازانیت ئەم مناڵە کە لە دایک بۆ کوڕ بۆ تێرەمە یەکسەر پاری بۆ پیاکە هەیە بیرکردنەوەی عشاری زۆر خراپێ نا بڵێ مناڵم لە دایک بوو پیری کەرەوە ئەم مناڵە جارەکە چۆن پەروەردەیکەی چۆن بەخێویکەی چۆن لە نەخۆشەکان دەرد و بەڵا ئافاتەکان یان ئەگەر توش بوو چۆن مامەڵە لەگەڵا بکەم ئەمە بۆ هەموو مرۆڤەکانە بەڕاستی زۆر باش مامۆستا بینە سەر بابەتێکی دیکە هەر مامەڵەکردن لەگەڵ تەنگەش و ناڕەحەتیەکاندا تۆکمەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەدەمەوە هاتنی یەکتر تا چەند دەبێتە مای سەبووری دڵنەوایی ئەو کەسێک کە تووشی ناڕەحەتیە گاتەوە زۆر بە تایبەتی لەم کۆمەلگانەیە ئەم کۆمەلگا شەرقیانە کۆمەلگایەکن کە مرۆڤەکان لە ناویەکە زۆر تێکەڵن لەوانەیە ئێستا و ڕووداوی کە دوێنێ ڕوویدا ڕاستی کە زۆر ناخۆش بۆمە ئەگەر ئەو خەڵکە زۆرە بەدەمیان نەبووایە لە خزم و لە کەسوکار و لە ئەحباب و لە شوێنی تر و لە هەموو کەناڵەکان ئەم کەسانە ئەوەی تر ئازارەکان قورستر بواە بەڵام کە ئابینی خەڵکێکی زۆر بەدەمیانەوە خەڵک تەعاطفی لەگەڵیانە هەیە بەشێکی زۆر لە خەمەکان ئەوێڕێتەوە مەسەلەن هەر وایە مرۆڤ ئێستا مەسەلەن تۆ کەسێک لە ژیان تا زۆر خۆشەوێت زۆر خۆشەوێت زۆر بێتاقەتی کە ئەو کەسە خۆشەویستی خۆ دەبینی بێ ئەوەی ئاگای لە بێتاقەتیەکانی تۆ بێ خەمەکە دەڕێوێتەوە جاچی جاوێ قسەیەکت بۆ بکە دوو قسەی خێرت بۆ بکە دوو مەحاضەری وات بۆ باکە بە قوترت کە یادت خاتەوە کە ئەم مەی بەسەر تۆ هاتووە خراپتر هەیە بەس نییە دەستێک نەبووە بەس نییە کەسێک نهاتووە کە ناحی ئەخلاقی تۆ لە ناوبەرێ یعنی ئەبێ ئابم پیایم بەڵێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاریگەریکی زۆر ئیجابیانەیە لەسەر ڕێوانەوەی خەمەکان مامۆستاگیان هەر لە زمینی پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا کاتێککە ڕووداوێکی لەو چەشنەی کە شەی ڕابردوو ڕوویدا دەبینین کە خەڵکانێکی زۆر کۆ دەبنەوە لە ڕووداوەکە و کارە ساتێک حادیسەیەک دێتە پێشەوە دەبێت کێ بچێتە پێشەوە دەبێت چۆن مامەڵ لەگەڵ و دۆخەیە بکرێت هاوکاریەکان تەنها ئەو هاوکارن کە تۆ بە شێوازێکی کردداری هاوکاری ئەو کەسانە بکە یاخود تیمەکان کە یاخود دەکرێت دوورکەیت و تاوەکو تیمەکان زیاتر هاوکار بن و یارمەتی دەربووی کە کارەساتەکە زوو بە زووی کۆتایبێت و ئەگەر کەسێک ناڕەحەت بوو یاخود کەسێک ڕزگار بکرێت لە نێو ئەو ڕووداوەدا ماوەسێ بەڕێت پێشەوەی بچمە ناو باسەکە شتێکی دڵخۆشکەرە هەیە لەم کۆمەلگای خۆمانە سپاس بۆخەوە من سپاسی یەکبەیەکی تاکیۆم کۆمەلگاک کە بەڕاستی لە کاتی ناڕەحەتی و نەهامواریە بەدەمیەکەوەی زۆر خۆشە لە کۆرۆناکایە دەرکەوت لە کاتی لافا و ناڕەحەتەکانە دەرکەوت و لەم کاتەشا دەرکەوت بەڕاستی کۆمەڵە گەنجی خۆبەخشە لێ ڕۆشتن چەند باش بوون بەڵام ئەبێ پۆلێنی ئەم شتانە بکەین بە شێوەیەکی مەدروس ئەم لایانی کە ئەمیشاکە یەکەم کەس کە پێڵەسە بێ لایانی میری بێ لایانی حکومی بێ چونکە ئەوانە ئالی تەخەسوسن
ڕاهێنراون بۆ بوارە یانی جاری وایە ناش بێبیڵی خزم و کەسوکارەکەی خۆشی تەدەخولکە بۆ بێ عاتفیە لەو کاتەیە عاتفیە مناڵەکەی کەوتۆتە ژێر براکەی کەوتۆتە ژێر لەوانەیە نەوع تەسەڕوفی بکە هەم خۆشی تیاچێ هەم ئەو کەسەش جوان ڕزگار نەکە لێرە شتێک گێڕینەوە هەروەکو بڵێن دەڵێ کابرایە سوتا بوو بردیان بۆ خسخانە سێریان کرد هەموو ئێسقانەکانی شکاوە وتیان ئەرێ کاکە باشە ئەمە سوتاوە بۆ ئێسقانەکانی شکاوە وتیان وڵا بە خاکە ناچکشان دەمانێت ینی ئەمانەش ڕوو ئەیا لە حەدیثە ئەبێت تۆ کەسێک مختەز بێ چکە ئەم کەسە کەوتوتە شوێنێکی خەتەرناک قاچی بەلایە چووە ئەو کەسانە کە مدەڕیبن لەو بوارەیە تەندروستکارن یان لە بواری شارستانیە ئیشیان کردووە لە بینا ئەوانەیە بەرگری شارستانی ئالاتی خوانیان پێ جیازی خوانیان پێەیە و باشی وایە ئەو خەڵکی کە یەکەم جار لەوێ بوون کە زانیوانە ئەو ستافا هاتوون مەفروض وا بچنە دواوە بۆ لەبەری ئیشەکانیان بە جوانی بۆ بکرێ فرەکی خوای ڕوونەیە تا ئیشەکانیان بە مەزبوطی بە جوانی بۆ بکرێ ئیتر لەسەر خەڵکی چی بکە باش ئەمە میری ئەوەی کرد ئەجا سەر خەڵکی چی بکە باشە لەسەر خەڵکی ئەوە بکە لە کاتی چونە سەر قەبران و ناشنەکەیە و تەرمی شۆردن و کفنکردن و نوێژکردن ئەمە واجبێکی زۆر گەورەیە کە لە ئیسلام باس کراوە بەشێکی تر لە دواییە لەسەر میری ئەوەیە کە من لێرەوە سوپاسی لایەنە بەرپرسەکانەکەم متابع بووم لە هەموو بەرپرسەکانی کوردستان حەز ناکەم ناوی کەسیان بێنم ئەوە چ کاک باڤێڵ چ کاک قوبات چ سەرۆکی حکومەتی هەرێم چ بە بەرپرسیارە حیزبە ئیسلامیەکان کەسایەتیەکان هەمووی لەلایەن خۆیانەوە بەرپرسیارەتیەکیان لەم وەزع هەڵگرت ئەمە جێ خۆشە ئەم برایەتی و تەبایی و ئاودەبوونی یەکترا بۆ هەموو ئەجواایەک جێ شادمانیە من بەڕاستی بۆ ئەوان کەرەساتێکی ناخۆش بوو بەڵام بوونە سمبولێک بۆ پێکەوە ژیانی چ کۆمەڵگە هەموو زۆر سپاس دەکەین مامۆستا توان عەبدولکەریم ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی تام کاتە لەگەڵمان نابوو سپاس کام دەفرەتە بێیان بەخشی ئازیزی من دەستە خۆش بێخۆ